ناچێ وەکو پیاو ئەگەر پیاو بێ مادام ئەوەندا حەز و ئارەز و خولیای خێزانی دۆمیەیە بڵێ تۆ ئەگەر ژنبی ڕازیبی بە من خێزانی خۆم لەسەر چاوی خۆم دانێم تۆش لەسەر چاوی خۆم دانێم گەر بە من ڕازی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئیمام حاکم لە المستدرك على الصحيحين ئەیهێنێ فەرمێ ئیسنادەکەی لەسەر شەرطی بخاری صحیح و ذهبیش ئیقراری پێکە. ابن عمر فرمي رسول الله فرمي صلى الله عليه وسلم إن أعظم الذنوب عند الله پیغمبر فرمي صلى الله عليه وسلم بيقمان لقورترين قناه تاوان لاي الله كاللقورترين قناه كان لكشندترين لنوبرترين قناه كان پیغمبر فرمي صلى الله عليه وسلم سيتاوانا يكم رجل تزوج امرأة فلما قضى حاجته طلقها وذهب بمهرها. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم پیاوێکە ئافرەتێک ئەخوازێ ئافرەتێک مارە ئەبڕێ ئەیگوازێتەوە کاتێکە ئارەزوو شەهوەتی خۆی تەواو کرد لەم ئافرەتەیە ئیتر تەواو بێزار بوو وەڕەز بوو لەم ئافرەتەیە تەلاقی ئەدا و مارەیەکەیشی ئەخوا هێناویەتی ئیتر هەر ئەوەندە لە ژیانی هاوسەری بێزار بوو ڕێک تەلاقی ئەدا یاخود دڵی بە ئافرەتێکی تروەیە. ئەو حاڵەتانە زۆرن ئێمە ئاگدارین. ئافرەتەکەش پێی دەڵێت تۆ خێزانت هەیە دەبێ ئەو خێزانەی خۆ تەلاق دەی لە تۆ جیا بێتەوە ئینجا من ڕازیە بم. ئەو پیاوەش حیسێبی ئەوە ناکەم ئافرەتێ بێوەژنە بێ ماڵی وێرانە بێ منداڵەکانی بێنازی دایکە بێ ڕێکە چێ خێزانەکەی خۆی تەلاقەدا ناچێ وەکو پیاو ئەگەر پیاو بێ مادام ئەوەندا حەز و ئارەز و خولیای خێزانی دۆمیەیە بڵێ تۆ ئەگەر ژنبی ڕازیبی بە من خێزانی خۆم لەسەر چاوی خۆم دانێم تۆش لەسەر چاوی خۆم دانێم گەر بە من ڕازی. نا زۆرن ئەوانە ئێمە ئاگدارین خێزانی داماوی خۆ تەلاق ئەدا چارە ڕەشی ئەکە ئەچێ ئافرەتێکی تر ئەهێنێ بەبێ هیچ هۆکارێک چونکە ئافرەتێکی جوانتر و جاحێڵتر و کەشخەتری دیوە ئیتر ئافرەتە داماوەکەی خۆی لەبەر دڵەکەوێ. پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم گەورەترین تاوانە لە قیامەتە کە ئێستا تەلاق بەڕاستی ڕێژەکەی گەلێ زۆر بووە بەس لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەزیزانم لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ساڵی ڕابردووە لە خلالی 1172 کەس کە زەواجیان کردووە 228 کەس لەو ساڵەیە لەوەی کەوا زەواجیان کردووە جیابوونەتەوە بەس لەوانەی کە زەواجیان کردووە لەو ساڵەیە 228 کەس جیابوونەتەوە جیا لەوەی کە ساڵانی ڕابردوو زەواجیان کردووە لە ساڵی ڕابردووە تەلاق کەوتۆتە نێوانیانە. لەو 4 مانگەی ڕابردووە 390 کەس لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە زەواجیان کردووە 25 دانەیان لەو ڕێژێ لەو 4 مانگەیە جیابوونەتەوە. یعنی تەلاق ئەم ڕۆبۆتە ئەو خواردنەوە زۆربەیشی لەسەر شتی سادە و ساکار و بەسیتە نەک لەسەر قەزیەکی گەورە بێ. وإنجا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ورجل استعمل رجلا فذهب بأجرته. پیغمبر فرمي عليه الصلاة والسلام كابرايك پیاوێک بگرێ بکرێ کرێکارێک بگرێ بۆی کاری بۆ بکە کرێکارە داماوەکە وەستاکە کاری باشی بۆ ئەکە ئیشی خۆی بە جوانیەکە دوایی ڕێک بەڕێیەکە ڕێک پارەکەی ئەخۆ پارەکەی پێنادا لە کۆتاییە پیغمبر فرمي صلى الله عليه وسلم وآخر يقتل دابة عبثا ئەفەرمێ پیاوێکە ئاغژەڵێک ئەکوژێ زیندەوەرێک و پەلەورێک باڵندەیەک ئەکوژێ بەتایبەت لەو دەڤەرەی خۆمان کەوە ناوچەی شاخاویە کابرا لە بەهارە لە سات و کاتەکانە بەم کەژ و چێوانە هەڵ ئەشاخێ هەر بۆ خۆشی دەڵێ بزانم دەستم ڕاستە باڵندەیەک ئەکوژێ تەیروتواڵێک ئەکوژێ ئاژەڵێک ئەکوژێ بێ هۆکار عەبەثا بێ هۆکار بێ سوود هیچ ئیشێکی پێ نییە تەنها بۆ خۆشی خۆی. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم گەورەترین گوناه و تاوانێکە لە قیامەتە. رب العالمين هەموو لایەکمان پارێزرا و مەحفوظ کە بە لەتفو کەڕەمی خۆیەوە.